سڵاوتان لەبێ خۆم و خۆت لێرەوە دەست پێ دەکات زۆر سپاس بۆ بینەربوونتان لە ئەڵلقەی یەکەم لە دەڤەری بادینانەوە دەستمان پێکردو هاتینەوە دەڤەری سۆرانەی دوو میوانی زۆر تایبەت دوو میوانی زۆر ڕوحسوق قشتۆکە نەرمۆکە قسە خۆش ئەمڕۆ لەگەڵمان دەبن زۆر سپاس بۆ بینەربوونتان زۆر سپاس بۆ پێشوازێت جوانەی لە ئەڵلقەی یەکەمتان کرد سپاس بۆ نامە و کۆمنتەکانتان ئەمڕۆ چێمان لەگەڵا کچێکە ساڵانێکە لە ناو سۆشیال میدیادایە لە دوای ئەوە هاتە ناو بواری ڕاگەیاندن تەمارە نەدیم کەس نییە چەپڵەشم لێدا چۆنی بە ئیمۆجی دوای چەپڵەت بۆ لێدا کوڕێکی ڕوحسووک قسە خۆش دەنگ خۆش گەنجێکی لاو لە ماوەیەکی کەم ناوبانگێکی زۆر و زۆرترین بەرهەم ئەویش هاوڕێی زۆر خۆشەویستم هونەرمەند تەها قادر گۆر بەتەها نەداهاتم شوي أحوالك باشي سپاس بژیت طبعا هو 2 ساعات بيكوينا بس على اساس على أساس سلام على اساس یەکترمان بەخێر بێن بۆ پرۆگرامی خۆم و خۆت سپاس بۆی کە قسەی منتان نشکاند و میواندارەکەتان قبول کرد تەمارە تەها زۆر بەخۆشحاڵ ئەسڵەن گەورە بووم پێت دەمە کە بەرنامەمان پێکەوە نەکرد یار بخۆم غەریبیم کردبووی قسە لەگەڵ تەمارای تامەشکە و جەوەشکە هەیە بە هیوام ئەمڕۆ لە جەوی برادایەتی بینە دەرەوە بۆی بەڕاستی من ئیشی خۆم بە وەڵام مەر برادر ئەمە جددی ناوین برادراتی نازام چۆ ئەشتان ناخۆ ناخۆ ناخوا باشە ئەمە نییە خۆشەویستان بینەرمان بن لێرەوە دەچین دەست پێ دەکەین و بڕگەی یەکەم بە پرسیار و بڕگەکانی تریش بزانین ئەمڕۆ زۆرترین درۆ چێدەیکە دەتکوژم والله کارم هەموو درۆزنە لارە دەبێ ئەم زۆر حەسوودی بەساری دەبم بۆ هیچ گۆرانی بێژێک لە خۆت بە باش نازانم هەچکە لە هەمیان باشترم خۆم گۆرانی بێژ نیمە انشاءالله تەهاش لە دووبارە سڵاوتان لێبێ و بەردەوامی لە خۆم و خۆت لە پرۆگرامی خۆم و خۆت لەگەڵ تەمارا نەدیم تەها قادر بەخێر بێن دووبارە زۆر سپاس بژیت کاکە دەڵە لیدرز فێرست با یەڵە لیدرز فێرست تەماراوە دەست پێ بکەم تەمارە ئەوڕۆ هیچ حەز ناکەم لە ماوەی ئەو چەند خولەکەی کە بەیەکەوە پرۆگرام دەکەم لەگەڵ تاش هیچ وابزان کە ئێمە برادرین باشە بۆی هیچ ڕەحمێکی تدانە بێ لە هیچ پرسیارێک باشە تو نادرسی ئەم تووڕە بم دوای پاش پرۆگرامی نۆرمالە حەزەک نۆرمالە هیچ کێشە ئەسڵەن برادرین باشترە لەوەی سەرێحتر بین زانە تەمارە بەس نەچی حەیامان بی ئەستەغفر الله ئەستەغفر الله شتێدا بێڵەوە زۆرە هەر لە بە بابموان باش تەمارە چۆن بووی بە پێشکەشکار برێ ئەوها پرسیار ینی چۆن بووی بە پێشکەشکار کوو بوو یانی ئەو فکرت لەوات ئەمن پێشترش باسم کردو یعنی وچی مەشهوریش بووم لە مقابلە شتیها باسم دەکردم بۆت حەزم لێیە ینی حەزەکی خۆمە فرسەتێکم لەو هاتوو قبولم کرد باش ئەگەر سۆشیال میدیا نەمێنێ باشە دوجار ئیشی تەمارای چی دەبێ ینی دەتێت چ بکەیت ئەزمون لە چ شتێکەیە ئەمن مارکتینگم تاوا کردی یعنی ئیدارە اقتصاد قسمی مارکتینگ هەر لە شەهادەی خۆم ئیش دەکەم ئیش دەکەی ئێستا ینی ئەمن کولیەتی گەورە و گرانم تاوا کردیە شەهادەی زۆر باشم هەیە ئەلحەمدوللا دەتوانم بە شەهادەی خۆم ئیش بکەم و ئەتیادە ژیانم زۆر باش دەڕوە باش تەها ناوبانگێکی زۆر و لە ماوەیەکی کورت هەستەکەی ینی بە پێش زۆربەی کەس کەوتوی لە ماوەی ئەو تەسەوڕ دەکەم 4 ساڵە بەخوای لە مۆزوعی بە پێشکەوتنی من نامێ ئەوەی بڕیار بدەم خەڵک ئەوەی بڕیار دەدا خۆشت باش دەزانم بەس ئەم ناوی بە خۆم ینی بەدەی خۆمە بڵم بەس ئەلحەمدوللا گەر وەکو لایڤ موزیک بی بە خۆت ئەگەر لێە لایڤ موزیکان ئەلحەمدوللا لە خۆی بە زۆربەی گۆرانی مێژەکان زیاترە هەمووی فولە وەکو ئەگە بەرهەم بی و ڕێیتینگ بی لە یوتیوب و لە کەناڵەکان و لە سناپی بیدی لە هەر ئەپلیکیشنێکی بی ئەلحەمدوللا هەر زۆر باشە ئیدی ڤیوت بەلاوە گرینگە ڤیو ئەو کاتێ بەلاوە گرنگە کە خەڵک با بڵێن ئیشەکەی وەربگری یانەگەر تو ڤیوێکی باشت هەبی و بەس خەڵک لە ئیشەکەی تێنەگا وەری نەگری و بەکەڵکردنێتەوە ئیشەکە باش ڤیو لە گۆرانەکان دەدەی نەخێر
هیچ دەزانین لەبەرچێت چکە من لە چناڵ یوتیوبی خۆم بڵاوی ناکەمەوە فکە من کەسێک دێ مەسم با بڵێن ئەتو یوتیوبەک تێ دەی لە منی دەکڕێ و ئیشەکان تاوان لەوەتە پارێ وەرگریەوە طبعا چی جاب دەکە پارێ بدەم دوتا بچی پارەش لێ بدەوە نا ئەسڵەن لە بندستی خۆم نییە کە گۆرانەکەی دەمەوی پێشەچی ئەم حسابشت خۆم وەرگرتیە جا کابرا قازانز دەکات زەرر دەکەوە باش وا باشنە کە خۆی یوتوبێکە تەبێت لێەوە بڵایکەوە بەخوای جارەوە هەم پێ باشە چکە لەگەڵ جەیەکی باشیش دەکەم هەم با بڵێن وەکو تەلەڤیزۆن لە پشت من هەم سۆشیال میدیا و هەمیش یوتیوب باشە تەها چ گۆرانێکت کردووە بڵاوت کردوەوە کە بۆ مێژوو دەمێنێتەوە بۆ نەسپێنی خوا نەخواستە واز لە کاری هوەری بێنی وەکو زۆربەی گۆرانی بێژەکانی ترکە ئێستاش گۆرانەکانان لێ دەدرێتەوە گوێیان بۆ ڕادەگیرێت بەخوای ئەمن ئەو ستایلەکە من ئیشی لێ دەکەم و ئەو زروفەی کە ئێستاش مەسەل ما بڵێن عەسری سورعە و سۆشیال میدیا و ئەو شتانەیە زۆر گۆرانی ئەوە ناکرێت کە مەسەڵەن تو بڵێ شتێکی فەنیت کردیا شاکارەکەت کردیا باس وەکو گۆرانەیە کە بە خۆم پێی مرتاحم و دەوروبەرەکەم دایم فیدباک دەگاتەوە پێم هەم چەندە جوانیە چەندە جوانی کە پێ دەکەنی هەمیش خۆشەویستم ئەم شەو دیسان جارێکی تر بۆ چێ دوو تۆ بۆ کەس هیچ گۆرانێکت بۆ کەس نەوتۆ بە قورئان لە لایڤ موزیک ناو گۆرانانی کە بڵاوی دەکەیت لای موزیکنا ڕازگۆ بەت کە تێک سوال ريق الددا زارێنە مساعدت بكم یعنی پرسیاری پاشەوی چیە ئەگەر بڵێم پێت دەڵم ئاسانکاریت بۆ دەکەم هەیە تاوان کەس هەیە لە پشت ئیشەکە گۆرانی بۆ تۆ گۆرانی بۆ تۆ ئالو نایس ناپیش بدەمێ ینی باشە تەمارە بەڵێ ئەو تەمارایی کە لە سناپەکان ڕۆژانە دەیبینین لە پشتی ئەم سناپانە شەر ئەو تەمارایان نواندنە مەڵە خۆ جواب دەوە ینی تەمسیلە نا ئەمن نارێ بە تو جواب دەوە بەس لەوانەیە ئەمن کە دەچمە ناو جادە و دەچمە ناو خەڵکیش هەر ئەو تەماڕەیە نازان ئەمن ناتوانم تەمسیل کەم و شخصیتەچکەی ئەو بکەم تەبعی خۆت کەواتەوە ڕێک کەسایەتی خۆتە لە پشت ڕێکەسایەتی خۆمە بەس هەندێک جاریش زۆر ناخۆش هەندێک شت هەیە ناخۆشە کاک سۆران ناوڵە کاک سۆران چێ سۆران باشە لەوە تیژن و نابڵە کاک سۆران باشە هەندێک جار ئەمەش بە شەرین ینی ئەمنیش وچی ئەو خەڵکەیمە ڕۆژ هەیە دڵم تونندە ڕۆژ هەیە بێزارم ئەو خەڵکە کە دەمبینن دەبیدای من پێ بکەنم ئۆکێم لەگەرتان پێ دەکەم قسەی دەکەم تەمارەوە لەو شعبەتمان لەگەر ناکەیت تەمار ئۆکێ منیش بەشەرم ڕۆژ هەیە مشکلم هەیە لە ماڵێ ڕۆژ هەیە بێتاقەتم خۆ لە جادەی ناگەڕێم و شعبەت و پێ بکەنم ئەکید ینی هەر بەسەرم نیش دێ لایڤ موزیک باشە بۆ ئەوەندە ئینسانێکی میزاجی ئەو پرسیارە ئەم کا مزاجیمە با مزاجی نیمە میزاجی ئەم دەزانم لەو پرسیارێک ئەوەیە مشکلە پێشکەشکار و پێشکەشکار برادر من بۆ هەر بەجددی بۆ ئەو تعلیقت خوا ناوەڵڵا پرسیارە بەخۆ بۆ پرسیارە دەڵێ لۆ ئەو های لەبەر ئەوەی ئەو هامە مزاجی نیمە بەس زوو لە شتی بێزار دەبم کەواتە میزاجی هەمان جوابە وا زوو لە شتەکان بێزار دەبین باشە تەها هەر ماوە لەگەڵ کەسایەتێک بە دیار دەکەوی و دواتر نامێنی بۆچی؟ والله حیوانی ئەم لەگە هەمیان برادرم بەس چیە جارۆی لە هەندێک ئیشەکە جار هەیە مەسەڵەن 24 سعات بەیەکەون لە ماڵی یەکترن لە دەرەوە نان دەخۆن تو لە پڕ دەبێنین ئەم بەسە چێیان مەسەڵەن مذەکەرە مؤنەسە مزەکەر و مؤنەس مؤنەس ناکات نابەخوای با وڵی سۆران زۆر ئەو پرسیارە دەکرێت بەخوام لەگەڵ هەمیان برادرم یعنی بەحکمیەوە منش ڕێکلامی دەکەم وەکو زۆربیان باشە لەوانەیە گۆرانی بێژەکان زۆر لەو خەتە ئیش نەکەن فاوە وەسیلەکە لەوەی زوو بگەینەیەک و ئەوان ئەگەر ناوە نیە مەسەلم بڵێ لەگەڵ یەکەچی بە دەردەکەم ڕاستەڵۆن تا مەسلحەت چییە؟ لە ژیان ینی مەسلحەت بەس ئەمن مەسلحەتی خۆشەویستیان مەسلحەتێک کە بەکاریان دێنی نانە ئەمن کەس بەکار ناینم ئەمن ئەسڵەن زدیەوەشم و کەسش بزانم ئەو ها لەگەڵم لەبەری هەڵدێم بەکارە ناوی بە مەسلحەت ئەکییت بەشی خۆمان بەکار هێنراینە باشە بەس ئەمن ئەوت پێ دەڵم کە ئەمن ئەوها نیمە بەس ئەم لەکنم نۆرماڵە کە تو برادری منی دەبی مەسلحەت لۆ من هەبیانی دەبی استفادەت لێ بکەم دەبێت استفادە لەم بکەی بەس نەک ئەوەی کە ئەمن لەسەر حسابی تو بفڕم ئەتو بێ خوارێ باش دەگە هەموو شتێک نسبیە حەز ناکەم دواتر مەسلحەت چیمە لە دوای پرۆگرام لە دوای پرۆگرام
پێم بڵێن ئەمە کەتکە و ئەمە کەدمەکە ئەمە ڕیکۆردە باشە بە ئارەزوی خۆتان جواب زۆر دەن هەکس پێ بڵێن ئەو تا پێشکەشکارمان لەگەڵ دەستمە بنجێ 5-6 پرسیاری پێ پێشکەشکار لەگەڵە خۆ مۆنتێر لەگەڵ نییە المهم پێشکەشکارم لەگەڵە بەخوا دوای دەکەین هەزمە مرتەدا باشە بۆ لە ئێستاە پەیوەندی نێوان تۆ و ڕۆمی هەرکی زۆر زۆر ساردە بەخۆی پەیوەندیمان سارد نییە ئەمە قسەی دەکەین ئاگامان لێکە وەکو جاران نێوە آخر سۆران ئەمە توش پێشی دایم ساعت پێکەوە بووین بەستا پێکەوەینە نه کە تو مەشغوڵ بەڵام پێکتر دەبینین هەمان ئەو تاهاو سۆرانی جاران ڕۆمیش وایە بەدایان جار لە حافلەی پرایڤێت و ئەوانە گەشتینەیەک و لەگەڵ یەک سعبەت ڕڵاوەزنی جارانە بەس نازم لەکنە من فەرقی نییە دەکەن ڕۆمی شتێک هەبی من هەستم پێ نەکردیا تێگەیشت و هەموو دەمێژۆم گوتیا لێرەش ڕێز و خۆشەویستم لە ڕۆمی هەموو دەمەوەکو برا گەورەک تەماشا دەکەم من یعنی وستا لۆ هەیە تەلەفۆن بکە بڵێ تاها فڵان شتی مەکە فڵان شتی بکە تێدەگەی یعنی ئەوە کەماتی نییە لۆ من بەس ئەم وەکو برا گەورەک دەیبینم خۆشم دەوێت ئەوی ژوایە بۆ تۆ ئەوتان لە خۆی پرسن بەس ئەو هەستەی پێ دەکەم لەبەر هەندێک میشلەوی وامە نەتەمتەم توانستا تەلەفۆن بۆ بکەین لۆ ڕۆمی چی پێ بڵێ بڵێ من تۆم خۆش بزانم ئەخە ئێستا لە ناحەفلەیە لەیوان ئێواران ناحەفلێ ناکیدم ها لە ناحەفلەیە ئەخە سیر دەکەم ئەخر ئێستا مەسابەت و هەزار جون و قسەمانە یعنی ئێستا معقولە وتمان زۆرە باشە دێ کێشەنێ و تەکلیفەی ناکەم نەزانم نایکەی بابە دەیکەم بە پاش ئێرە فۆلۆرسە عەرەبەکان بەلاوە زۆر گرنگیان کورت طبعا کورد کامیان هەڵدەبژێری طبعا فۆلۆوەرسە کوردەکانم کامیان سەپۆرتیڤترن سپۆرتیڤتر طبعا فۆلۆوەرسە کوردەکان ئەم فۆلۆوەرسی عەرەبم هەیە زۆر بەس هەتا ئێستا ئینێرژی لە کامیان وەردەگری کامیان قسەی خۆمان طبعا کوردی خۆمان دەزانین لۆ هەتا ئێستا هیچ کۆمنتی خراپم لۆ نەهاتیە باوەڕ دەکەی یعنی لەوانەیە ڕۆژانە بلێ 500 ریسالەم لۆ دێتن مەسجم لۆ دێ پیا زیاتریان ئافرەت ئافرەت 189 ئافرەتن نا لە نامەکان نانا هەمووی ئافرەتن باشە پیاو هەیە نالێم نییە بەس زۆربەی فۆلۆوەرسم ئافرەتن لەسەر پارچەوەڕقەیەک شتێکت بۆ دەنووسم باشە باش ڕازگۆ بە لەگەڵم تکایە چ هەبوو ستاژ و پەیوەندی هەیە لەگەڵی ئەم دەزان چی دەنێسی تکا نیشانی بەدە کاتە تاکە مەکە نابی ئایبە ئەو پەیوەندی تۆ و کەسە چییە؟ نزیک بوون دوو کەسی زۆر لێک نزیک بوون خۆشەویستی بوو؟ یانی ئێستاش خۆش دەوێت؟ دەزانی بمدەوە برادر بووین بدایەت باشە ماوە کەتینە علاقەی دوایە لەگەڵێک نەگونجان دوورکەتینەوە ستا دوورکەوتنەوە یان دوورکەتنەوە چە نەک بڵێ یەک شتانە بەس گوتڕاوە پێش ئەوەی ببی بە گۆرانی بێش چت دەکرد واز لە خوێندن بێنە چ ئیشێکت دەکرد یان بژێوی ژیانی تۆ لەسەر چ بوو؟ وڵە سەحسای بابم دەژیام وڵە دەمخین یانی لەگەڵ دەچمە ئیشی هاوینان ئیشی کارەبای کارەبا بۆڕدات و شتی گەورە یان ئێستا گەیشتی کارەبامانە دەتوانین بێمسن سویس پلاک ناوەڵە سویس پلاکەکەم پێ ناگۆدرێ هیچ لە کارەبای نازانی؟ بابا بەس دەزانی ئیشی گەورەمان دەکرد دەزانی پام دەکەی دەوتستا باشە مهندسی هەڵدەبژێری یان دنیای هونەر و فەن وەکو ڕۆحیەن مەوزوعەکە بی ئەوە طبعاً فەنی هەڵدەبژێرم باشە بەس وەکو واقعەت و پارەبی چیان پارەم زیاتر بڵاتێ ئەی هەڵدەبژێرم باشە تەمارە لۆ درۆی بکەم وونیە ناوبانک چ چێژێکی بە تۆ بەخشیوە؟ چێژ یعنی قەزت شتێکی باش؟ شتێکی باشی جوانی بە تۆ بەخشیوە تامە چی لێ دەکەی زانیت چەند خۆشەوە ترسم لەگە دەگرن ینی خۆشەویستی خەڵک ئەوە ینی ئەوەی باشە کە خۆشەویستی خەڵک هەیە عائلەی گچکەم هەیە عائلەم زۆر گەورە نییە باشە ئەوها هەست دەکەم کە ئەو فانە و ئەو خەڵکانە فۆلۆوەرسەکانم عائلەی منن معنەویان ناوبانک چێژی زیاتریان مادیە معنەوی یان مادی هەردووچی خۆ
خوا ئەو تەقلید جواب مەدەوە اي والله هردوو ئێستاگەم پرسی ئەو پرسیارە تۆ پێشکەشکاربی لە منی بکەین باشە من دەڵم مەسەڵەن 11 ساڵە ئیش دەکەم کار دەکەم ئەزمونم هەیە لە ڕاگەیاندن 9 ساڵە بناغم بۆ داناوە 2 ساڵە لێ دەخۆم تێدەگەی من گەیشتی حەق خۆشتە ینی لەبەرەوەی ئێستا بۆتە بژێوی ژیان لە حەز دەرچوو دەبی تێبگەم کە ئیشە ڕاستە. هەموو دنیا ینی خۆ ئەوە نییە تو بەس تێدەگەی ئێستا تۆ لە ناوبانک چێژی مادیەکە زیاتریان معنەوی بەخوای هەردووچیان ئێستا تۆ قسەیت نەکرد هەردووچیان ینی زیاتر ئەوەی تێدا ئەگە نییە دینارێکە دەست نەکەوێ ڕۆژان دەی بەدڵی خۆ سناب دەکەی ئەم پێشتر کە تازە بناوبانک بووم ڕکلامم نەدەکرد ئەواتە ئەو ڕۆژانە ئەمڕۆیان دروست کرد نا چ؟ ئەو ڕۆژانە ئەمڕۆیان دروست کرد ايه طبعا ام بدايات كنت لنا سوشيال ميديا بهم هيك كلام من ذكر دەزانی بس يعني او يعني خوشویستیەکە لە بۆ ئەو شتەی. باشە تەمارە خوا پرسیارەکە دەکەم ڕاستگۆ بە باشە داکت خۆشتر دەیان سارە ئای خوایە پرسیارەی لە مەک من دەزانم جوابەکەی چییە نا چونکە هەردووچیانم زۆر زۆر ئەزانم بەڵام بەڕاستی ئەوە خوشک کەسێک هەردووچیان خینی من بەڵام دەزانم جوابەکە چییە ئەتوانانی جەرگت بکەێنیوە ئەم داکەم پوینتێ من ناڵ عملیاتەیە عملیاتە دکتۆری باشە مستحیلە من هەردووچیانم زۆر زۆر خۆش دەوێت يعني ئەمن بزانە تەخەیلی ئەوەی ناکەم ڕۆژێک بەبێ سارە بژم و تەخەیلی ئەوەش ناکەم ڕۆژێک بەبێدا خوا لێکتان بێڵی ئینشاءالله تەمەند درێژ بن من دایکتم بینیەوە لێرەوە دەستی ماز دەکەم ئەمنیش هەرەمە چەند کەیفی بە من دێت لایڤ میوزیکم زوو زوو کانێ مامی هەر ئەمنی لە سناپ پین کردەوە باشە هەر بەجددی جوابی و پرسیارم دەوە لەیەکیان زۆر زۆر نزیکی و جوابەکەش دەزانم بزانە نا ئەمن زۆر دایمن ئەو قسەی داکشم و دەڵێ تەماڕە ئەتوو سارەت لە من زیاتر خۆش دەوێت بەس سارە خوشکمە ئەوە داکمە یعنی ناتانی ئەو مقارنەی بکەیت بەس پێت بڵێم نقطە زوعفم سارەیە تەواو یعنی سارە زیاترە بە پوینتێکیش بێ نا بە پوینتێکیش بێ بەخوای هەردووچیان باشە نرخی ڕکلامی تۆ زیاتریان سارە وچیە چی وەڵا چیە چی وتەی وچیە گوون والله جوانێکی عێراق و 2017 و بزانە ئەکید سارە دایمەن ڕکلام زیاترە ینی پارەی زیاترە بەس ئەمن ینی تقریبن وچیە چی تەمارە دەڵێن لەبەروی بەڕاستی ئەوەندە ینی زۆر زۆر ینی کراوەیە باشە حەزەکە ینی هاوڕێکە هاوڕێی کوڕی زیاتر بێت لە کچ ئەمن ئەمن نە هاوڕێی کوڕمێ نە هاوڕێی کچم بەڵام خۆت زیاتر لەگەڵ بۆ نستم ئێمە وەکو هاوڕێین ئەوەندەی لەگەڵ هاوڕێ بۆ نمەستن ئەوەندەی لەگەڵ من ئەوەندەی لەگەڵ من دەگونجێ ئەمە چینە نا بزانە بۆ کارتۆنە مۆزنی و شاوڕێ ئەدیکۆ نانایك دەخە باش دەکرد بەڵام ئەوەندەی لەگەڵ کوڕان دەگونجێ لەگەڵ کچان لەوانەیە نەگونجێ ئەو تەبیعەتە نەگەوەی تۆ لێکدانەوەی خراپی بۆ بکەین نانە لێکدانەوەی خراپی تێدا نییە ئەمن ئەسڵەن تەبیعەتم برادرم نییە برادری نزیکم نییە برادرم زۆرە تەهایە ئەتووی برادەکانت کەم زۆر زۆرە بەس کە برادرت پێش من ها ئاگادار بە نانەتەوە هەردووکتان برادر زۆر سپاس بەس کە برادرێکی نزیک نیتم باشە تەها برادرێک زۆرە وەک لە ناوەڵڵا ئەتو ناتێش قسەکانم تاواکەمەوە جوابی منت نەداوم بەڕاستی قسە جواب دەدەمەوە برادری نزیکم نییە بەس ڕاستە دائیمەن أنا أتحدى شيء حدەچی لەگەر برادراتی کوڕان برادراتی کوڕان زیاترم هەیە خۆی تە هەژ وایستا ئەوەندەی حەزەکە لەگە کچان پەیوەندی بێ لەگە کوڕان پەیوەندی نەبێ هاوڕێی کچی زیات حەز دیت پێدێ وڵڵا پێم تازە ژنمێ ناڵێ ناکرێت ئەری کاکسۆنە وەرە بە ئەم پرسیارت لێ باش باو پرسیاری لە ناوەڵڵا دەبێ ئەم بەدڵی خۆت پرسیارکە نۆرمالە بم بە گوند دەمانەوە بزانین ئەتو لەگەر عیشێ لە پێش کامێرەی ئەو های لە ڕاستیش ئەو هاییان نا والله بس اختي سنافي قاپی دەشۆی بەسە تا مۆزوو ئەو گرنگی تەمارە تو خۆت من باش دەناسی نا من نەکەشاید ئەمە ناتناز کاکە واز لێوە دێن ناتان کەمە شاید بەڵامەوە خوا شایدە کە من لە پێش سناب چۆن ئەوەی کە لە پێش سنابم بەس بە غەریبی شۆ ماڵێ بالەت من ئەوەی گەرایانکی حەزین لە سەدانێن بگەڕێەوە ئەوەی کە لە پێش سناب دەیکەم بەڕاستی هەدەف و ئاماجی من چییە خۆشەویستی بینی ینی خێزانە هاوسەرە
ئەگەرنا من هیچ مەجبور نیم بەڕاستی من بێم دەستی خێزانە ماچکەم بە خەڵکی نیشان بدەم لەوانەیە ئەویش خۆی حەز نەکەم بەڵام نیەتێکی پاکە و هەدەف و ئامانجێکم هەیە بۆ ئەوەی چونکە لە ناو میلەتی کورد زیاتر پیا و ساڵاری ینی زاڵە بەسەر ئایلەکانە بۆیە من حەز ناکەم پێم خۆش نە پیا و سالاری هەبێ هیچ من ئێستا خێزانی خۆم حەزەکە بەڕاستی قسەی من زاڵتر بێ بەسەر قسەی ئەو ڕێی من زاڵتر بێ دەڵێت لەبەرەوەی مەسەن دەبێت جیاوازێکی پیا و ئافرەتەیە بەڵام دیسان خۆشەویستی لە سەروی هەموو شتێکە نەگەوەی کە خۆشەویستێکی شەبێ پەیوەندی نێوان ئافرەت و پیاوەکە ینی تێک بدا بەغەڵەت تێبگا ینی تۆ بۆ نەمسە احترامی دەگری ڕۆمانسی دەبی نازی هەڵدەگری نەگەوەی کە تۆ ئافرەتەکە ئیستەقلالت بکە نە بەڵام من دەزانم کە خێزانی خۆم چۆنە بۆیە ئامادەم ئەوەی باشە زۆر زیاترشی بۆ بکەم نمونەت زۆر بێ ئینشاءالله و فکرێکی جوانژە چونکە سۆران ینی کەسێکی دیارە و لەوانەیە زۆرترین عایلە بیبینن ینی بەزدی خەریکە شیرازەی خێزان تێک دەچی ئەو خۆشەویستی کە پێشان بدە شتێکی جوانە ئارێوەڵات تەنها نیەت و ئامانجم ئەوەندەیە و زۆر سپاس بۆ ئێوە لەو بورگەیە کە زۆر بەڕاز قەڵمە پرسیارەکەن پێ سۆران پرسیارێکی ما دەست خۆش بزانە یارمەتیدا بۆ پێشکەشکاری باش تاها دڵخۆشی بۆی کە هەواداری منداڵت زۆرە هەر بەخۆم ئیش لەسەر ئەو پۆینتە دەکەم بۆ یعنی ئەو ئەرنجرانە لەوانە هەمویان بناسی کاک ئاریۆسە کاک ئەفشینە کاگە نامۆیە ئارام سەردارە لە هەمویان یعنی ١٨ گورانە بڵاو دەکەمەوە دەبی یەکەمی زار بدڵی منداڵی بی لەبەرەوەی بۆی لەگەڵ تەمەن گەورە بن لەگەڵ گوران دەزانین چیا من بەخۆم یعنی عمرم 27 ساڵە باشە مواڵدم 95 ئاخیرەم گۆرانی ئاخرم ئەلبومی هونەرمەندی گەورە زەکەریا باشە کلێ ڕێز خۆشەویستم و هێنازە دڵاوڕێزمان 2010 بوو 2010 عمرم 5 ساڵ بوو ئەو جام 2006 ئەوانم جێدای هەتا ئێستش گورانەکانی دەڵێمەوە کفە لەگەڵ چێ گەورەبی هەر ئەو وەکو باشترین دەمینێتەوە فام زۆریش لەسەر ئەو پۆینتێ دەکەم زەکەریا عەبدوڵڵا یان زیادە سعات والله هەردووچیان مامۆستای گەورەنەوە خزمەتی زۆریان کردێ بەڵام وەکو ڕەئی شەخسی وەکو ئەگەر ینی زۆر جێب دەمێ پێ مرتاح بم ئەکید زەکەریا ئەوە ناکاتەوەی کەم جنات دەمە مامۆستای گەورە مامۆستا زیادە ئەستان زۆر جێت دەمێ بەس زیاتر زەکەریا باش دەست خۆش سوپاس بۆ ستافە جوانەکەی ڕووپا گروپ ماشەڵڵا جێیشێکی زۆریان داناوە بۆ ئەم پرۆگرامە کە ئەرکی ڤیدۆ و وێنە هەڵگرتنیان دەمەعاد لە سناپی من شاکە بزان چەند نەفەرن باکستەیج زۆر سپاستان ڕووپا گروپ بەڕاستی کاری جوان دەکەن و لە هەمان میوتیکە و لە هەمان کاتە ئیشی حەفەلات و عیدی میلاد و لە هەمان کاتدا ئیڤێنتاتی خۆتان بسپێرن بە ڕووپا گروپ لەبەرەوەی پێش ئەوەی کاریان جوان بێ ئەدەب و ئەخلاق و ینی تەسەڕوفاتی ئیشکردنیان جوانترە لە کارەکانیان بۆیە من بە خۆشحاڵیەوە بە پرۆگرامی خۆم و خۆت ڕووپا هەڵبژاردۆ و کەس نەڵێ ماستاوە و پاری خۆم داوە ئەدمیلادم دەینمە پێش لە بە خاتری قسانە تەمارە تۆش ئەگە ئیشاڵە بزنسێکی گەورەتە بوو ئیڤێنتێکتە بوو ناوی چییە بۆ ئیفتاحوانە کەواتە ڕووپا گروپ لە ئێستاوە هەڵدەبژێتان حەزرکەن نەورۆزە تاوە سێ چوار کامێرەمان زیاتر کەم وەرگن سیڤەکان بۆی لەبەروی خەڵکێکی زۆر داوات دەکات ئەمن ناوەڵڵە باش بۆ تاریخم دەکەیەوە بۆ تاریخم دەکەیەوە تاریخت ناکەم زانای تاریخچێتۆ با ئەوەش تەسوورە ئەوەش تەسوورە بۆ بەتەمای چ بکەن نەکەن هەتا دڵم کەت یاڵا لەگەڵ مام خۆشەویستان طبعاً لە بورگەی یەکەم زۆر قسەما کرد بۆی شەربەتی اینجا ڕۆبیکۆن خۆینەوە بەریتانیە وەڵام بەفرم دەوێ بەفرم کاپتن بەفر بۆ مێزی ژمارە 20 طبعاً شەربەتێکە ینی حسابکە لە تاما فرێش زۆرچین تامی هەیە ڕۆبیکۆن تاقیکەنەوە لە زۆربەی سەرجەم مارکێتەکان
دەست دەکەوێت خۆپی نەکەی گیانی ئەو دایکە سووران دەستان خۆر بێ زۆر سپاس بۆ سپۆنسەری پرۆگرام ڕۆبیکۆن بریتانیا تاقیکەنەوە یەک جار دەبێتە هاوڵێ ڕۆژانەتە ئەم بڕگەی درۆی پێ دەڵێن چه؟ بڕگەی درۆ دەی بڵێیشی خۆمانە بەس لە پێش تەلەڤزیۆنی نانایانی گەنە سەرمان پێوە نیە تاها هەر پرسیارێکم لێ کردی جوابدانەوەکە بە بەڵێ نەخە جواب مەدەوە ینی لۆ پرسیار درۆ ناکەی لۆ ئەمە درۆست نەکەبی ئەی با بە سۆرامچ پێ دەکەنی بەقەسی چەندێ دیارە ئەوها دەکەن وەڵا پێکردن درۆەکان زۆر دی بۆ تەریقی دەکەیتەوە ماڵتە ڕاز دەکەم لە خێزانە زیاتر ئەدی خۆها بە شەبرادەر نینە وەڵا چار ساڵە نانا ئەو شتتان بەسەر هاتی مەسەر بە تەلەفۆنی کابینم وایە ڕاستە بەس جێ بدێ ئەلۆ ئەلۆ بەڕاستی بە زۆری پێ دەکەنی تاها هەر پرسیارێکم لێ کردی بە درۆ جواب دەدی بە بەڵێ نەخێنا جوابەکەی تر هەر چەندە بەڵام درۆ بێ ئەتوانین بڵین تەها زۆر لە خۆبایی بۆ هەر زۆر زۆر لە خۆباییمە ئینسانەشی زۆر یعنی بەڕاستی درۆەکەی نیە بڵێ جواب دەوە کات مەکە هیچ ئینسانێکی زۆر لە خۆباییمە زۆر بە پۆزم حەیفکە و هامە بەس ئەو هامە باش دەنگۆیەکێ دەڵێن پلانی ئەوە تێ لەگەڵ خدر بێگلاسی دوێتێکتە بێ بەڵێ دوێتێکمان هەیە لەگەڵ خدر بێگەڵاسی بۆ زوانە وعزەکە شڕە وعزەکە شڕە ئەو ماتۆڕێکی پێیە و ئەمن پاسکیلم پێیە وارە بۆ مسابقە دەیوارە خێرا خێرا چاوکاڵ گۆنە ئاڵ بۆم وەرە دەرچێ لە ماڵ چاوکاڵ گۆنە ئاڵ بەڵێ خۆشەویستان تا قادر و تەمارە نەدیم ئامادەم بۆ هەموو دانیشتنێک بۆ حەفلات و هەنگەل گعدە و باشە بۆ هیچ گۆرانی بێژێک لە خۆت بە باشتر نازانی چکە لە هەمیان باشترم یعنی ئێستا درۆیە هەکاکە وەڵات درۆیە بە قورعان درۆیە زۆر مشکلێ ئەو پارتی ئەو بڕگەی لەگەرم مەکە خاوەنی چەند پارەی بەگشتی ملیۆنەک لەولای لەولای کلاسەک لەولای هەر بەجددی دەی خاوەنی چەند پارەی وەکو مڵکوشت یان بەس حساب بانک حرامەگەهەمبی بەگشتی 27 ساڵم نیتم بەگشتی بینی 8 ملیۆن دلارێک دەبێت 8 ملیۆن دلار درۆی ئەوەش باشە باش تاها هەر بەجددی چەندمێ 8 ملیۆن دلار خواهی ملیۆنەکەم بدێ بەخات کەس ملیۆنەشی دایتە کەس بەقەرت ئەو بەجددیتە تاها هەر بەجددی دوێنێ هەندێک پرسیارم کرد لە برادەر و شتەکانت برادەرەکانم هەموو درۆزنم ئەوەش درۆیە ئەوە دوور لەو بڕگەیە پرسیارە نانە برادەرەکەم زۆر پیاوان ئینسانی زۆر باشن وتیان تەها خاوەنی چوار شوقەیە والله خوا شاهیدە نا کوراوەی قستەکان دەرێن قستەکانەوەی هەشتاوەڕەکە پێش دەی ینی چوار هەشت ناسکە نای بەحسکەی باش درۆیە چیەوە لە چای پیس بە دووربی حالە درۆ بکەم خاوەنی چەند شوقەی بە قوڵان هەموو فرۆش سۆران هەموو فرۆژیان چەندانتە بوو درۆیەوە لە ئاەندێکی نزیک لە ئاەندێکی نزیک تا هەستی دەکرێتەوە ئینشاءڵڵا باشە بابچینە لای تەمارا بڕگەی درۆ تەمارە سارا لە ژیانم هیچ گرنگ نییە ڕاستە وات تۆ ڕاستەوەم گوتووە بەڵێ ڕاستە یانی هیچ گرنگ نییە سارت خوا وڵی ئەو بڕگەی ناخۆشە چکەم سۆرانە ئیلا دەبێ و حرکاتانەی خۆی بکەم علاقم نییە ینی سارا هەبێ و نەبێ هیچ گرنگ سارە دڵی منە باشە وڵی بڕگەکەت لێتێک دەدەم چکە دەزانیم نقطە زەرفم سارەی لۆ دەکەی کاکە دەکەمە شەڕ ئێستا ساکەین بە ئەو هەموو هەموو کات دەکرێت بەس ئەوەندەی بیداەتی ئیش پێ یعنی ئێستا هەر چ بکەین باشە زۆر حەسوودی بە سارای دەبێ ئەو بەقەستی بەس سارای دێنی چکە دەزانین لە هەموو دنیای بەس نانا تەمارە من شاستم پێکرد
پێم بڵێ حەسوودی بە سارای دەبێ ئەم زۆر حەسوودی بە سارەی دەبم چکە سارە زۆر زۆر جوانە سارە زۆر 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 دڵ نانە زۆر بەحسیان دڵی ناکەین باشە. تێگەشتی هەموو دەڵێ پارەی زۆرە ئەمن حەسوودی بە سارەی دەبم چکە زۆر دڵی باشە چونکە زۆر قشتۆکەیە باشە یعنێت مخەنەتی خەنەت یعنی چ ینی ناخت ئەوەیە ناخت دەبێ خاوێن بکرێتەوە بە زوانێتەها زۆر ئەوم دەێنم زۆر کلینە گۆ درۆی بکە ها درۆی دەکەم حالیان درۆیەکە بوو ناپارتەکەی من بکاکە تەمارە بڵێ کەسایەتێکی عالمی پێ بڵە کە حەز دەکرد مێردت بووە لە ڕاستیان لە درۆ نازام جواب بەڕاستی زۆر زۆر خۆشە پرسیارە کریستیانە ڕۆناڵدۆ ئەم ژنی کریستیانۆی تا عیلەمان لێ کوزدا ئەوە جۆرجینە نییە ئینشاڵڵا هەر هات چۆمان دەبینێ منداڵەکانیش بۆم بنێرە پێیان وتم فۆلۆوەرسەکانت هەمووی فێکە چ فۆلۆوەرسەکانم هەموو فێکت بەڕاستیتەوە نیشتیوە تاوە وچی ئیمە ژیانیشت هەمووی فێک هەموو تەمسیلە ژیانم هیچ تەمسیل نییە چکە تەمسیل نییە ئێستاش درۆ جوابدەوە دەڵێن هیچ پێشکەشکارێک لە خۆت بە باشتر نازانی طبعاً هەر ئەمن باشترین پێشکەشکارم ئافرین ئەمفەرم والله جونم لۆ دێ ئەمنیش ئەم والله جونم لۆ دێ دەکاتچی هەموو پێشکەشکارەکانەکە هەموو تەحویل ئێرە بکە دەڵ دڵ خەڵکەکە دەچێت دەکا لە کۆمنت مێنشێنیەوەی دەکا تاگی پێشکەشکارەکانی تر دەکات ئەی تەمارە و سۆران بڕگەی سێمیش دەکەین یان هەفتەی دابێ پاش ئەوە بڵاو بووە لۆ بەرنامەکمان لەگەڵ کە ڕاستەکان دەڵێ درۆیەکان ڕاست دەکەینەوە باشە زۆر سپاس بۆ ئێوە کە بەڕاستی ئەمڕۆ زۆرترین درۆتان کرد دەستخۆشتان لێ دەکەم و مامۆستامان لێرە تەبعاً خۆشەویستان بڕگەیەکی درۆ بوو ئەمە یەکێکە بڕگەیەکی سابتە بۆ سەرجەم میوانەکان لە ئەڵقەی یەکەمی شە بوو سوپاس بڕگەکەتان جوانتر کرد زۆر سپاس بۆ مارکەتی بلان بازار کە 24 کاتژمێر کراوەیە و لە هەولێر و دهۆک و زاخ و سێمێلێ کە فەرعان هەیە 12 فەرعا بە خۆشحاڵیەوە کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتن و زۆرترین تەخفیزات و داشکان و ئۆفەریاتان هەیە هەفتانە تەمارە خۆی شاهدیە مەوزوعەیە من هەر لە بلان بازار ئەوەی باشە لە بلان بازار ئەگەر ئەشای بکڕی هەدیەش دۆ دەردێت ئارێ وەڵڵا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بلان بازار هیوادارم بۆ سەرجەم پێداویستەکانی ماڵەوەتان بلان بازار هەڵبژێرن لەبیرت کرد داشکاندنیان هەیە دایمەن بەبردەوامی چم وت وت گوت بەس لێرە نەبووی ئۆکێ ئەم بەڕاستی ئێستا دووبارە سپاس بۆ بلان بازار. بڕگەیەکی تر بڕگە لە دوای بڕگە و هەمووشی لێک یەکتر جیاوازتر لەوانەیە بوختان ئەو بورگەرە بورگەنیە طبعاً ئەو پارچە وەڕەقانی کە لە دەستی منە لەسەر ئەو مێزەدا دەنێم یەک تۆ هەڵبژێر یەک ئەو بزانە چی لەسەر نووسراوە ئیکرد هەوو شێ بکەم بە گۆرانی ئەم بکەمە گۆرانی خۆم گۆرانی بێژنیمە ئەدیگە گۆرانی بێژنی خێ دەڵێ شەیما مردم دەمرم خۆشی وەدەێ گۆرانی بێژنەوەی بۆ لەگەڵ خدر بێگلاسی گۆرانی وت ئەوە خۆ ئەم بە گۆرانی بێژ گۆرانی داوای چەند لایڤیان لێ کردی حەل دەکەین لەوانەیە بە شەعر طبعاً لەسەر ئەو پارچە کاغەزانە وشە نووسرایە بەدڵی خۆتان بیکە گۆرانی دۆڵمە ناکرێتە گۆرانی دەخورێ والله هوەری جوابدانەوە بیکە یاپرا یاپراقش نایە هەر دەخورێ یاپراق گەڵا کەیپانە تەها ورگت زۆر جوانە
دنيا فرغلا كيفانا فرا ورقة زرزانا يلا تم ئێ بڕۆ تەمتەم بەدڵی تۆ شتێدا عشق 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 هەمووی درۆیە عشق هەمووی درۆیە زانا زان چەند هونەری عشق بە تو دەرچی لەم دۆمەدا مافور ئێلو سۆرانی باش ئەوەش ناکرێتە گوران لەسەر دادن بشێ خاص ئێستا بڕۆ مافری بکڕن مافور والله نازانم ناخڕم بەندی نازانم نا هاتۆ ئەوی بکەیت خوا ئیشەکە دەوای دەردەم مافورە کیاسەکەی ئەستورە سەر و پێ سەر و پێ ئەوە چیە و برسی چییە؟ تا دەوە چییە؟ بە قورآن ئێستا کچێک پێشکەشکار بە وڵای بۆ دەهات پێ بڵێم نا دەزانین تایم بڕگەکەی چ لێ بکەین بکەینە بڕگەی ڕێکلام مثل ئەو ناوانە ڕێکلامیان بکەین تەواو سەر و پێ ئێستا تەواو جوانە دەست خۆش ئێستا سەر و پێ ڕکلایم بۆ بکە یاڵە جەماعەت بە سەر و پێی لێ نییە ئەو تا ئەو حساب جەماعەت هاتیمە شوێنێکی زۆر تایبەت سەر و پێکی زۆر تایبەتیان هەیە جیپا تەرتیبات ئەو کشت درژ بنبار نازانم وەڵا مونبەر بۆمبار باشە ئەو جە بە هەر نوعی هەم دەبرژێن هەمووچی بکە ئەو ها لیمۆی پێدا دەکەی باشە کامێرە ئیمنە لیمۆ باشە ڕۆژ باشتر معیدە تێک دەچی زۆر خۆشە بەڕاستی تا تاقکەنەوە دەبتە هاوڕێ ڕۆژانەتان وەڵا وەعزەکە شڕم لێ دەرچوو باشە دەی وەعزەکە شڕام وعظك شرا وعظك شرا قد تنابي قد تنابي بامیلە داڵێم زانە تەهاژبینەری تۆە جد لێ بوونیت خوا خۆش شیوا هەیە هەر کەس بڵێ گوێم لێ نەبووە ئەو بزانە دەی ئەگەر ڕێکلام کەیلۆ وەزعی شڕ دڵی وضعي شر ركلام لي بوضعي شر بكم بقول وعظك الشر يعني كل ركلامي لو بكي والله يا جماعة وعظك زور شر إشارة تالي كزنية مالك كزنية دري معاش ما ورنا قلت يا سوراني مام اسماعيل تسلخي رازية الحزينة كاكا بيك التمارانة دي تنحزينة يا خوي بيني سوراني مام اسماعيل ناكرة تقول عيني لقالي دادا باشا شوينكم داناوا دوكانك موبايل بناي سوراني مام اسماعيل ويتسيب هذا الديسكاونت طبعا جماعة ئەو ڕاتیمە شوێنی سەورانی مام ئیسماعیل تایبەت بە مۆبایل لێرە هەموو زۆر مۆبایلێک دەست دەکەوێت دیسکاونتی زۆر تایبەت هەیە خصوصن لە ئافرەتان هەر زارەی لەوانێ بەلاشش بدا زەمات هەموو مۆبایلەکانی زۆر خراپە ژنمێناوە پێژن هێنانێ وەکو پێشی نەماوە لەو پێشتر کوم دەی بزانە خێزان نێستە ماڵی باوچی مەلەفم بە گۆڕە نەکەی زۆر باشە بڕۆن لێ بکڕن والله کەس مۆبایلی لێ نەکرێتن زۆر ئەوڕۆ ئایفۆن چاردەیەکمان بۆ نەکرێت ئەوە چی و دەلێ من وەڕقەکان بخۆم ئەو شەیما هەنەم گۆ بەدڵی تۆ شەیما مێردی کرد وەڵڵا زۆر گۆرانیم گوت ئەمن نۆرمالە بۆ دەرچۆ چ دەکەی گۆرانی شەیما چیە ینی معقولە کەس نەزانی گۆرانی من دەمرم شەیما دەمرم دەمرم مێردی کرد باشە قەرارمان کەی جایی بوو شەیما کا شەیما کڵەکەتا بۆ ناوی شەیمابی ئەو کاتیکەی شاگر کارە بابوو ئێستا کار شەیما شەیما دەناسی شەیما مێردی کرد هەز دەکەم بەڕاستی شەیمایەکە بۆ مێردی کردیا مێردی کرد ینی پەیوەندی تەبوو بەعدمانەوهانە بوو شەیما شەیما لەوەت کرد شەیما و تەها ئەمن ئەنگۆم لەگەڵا پێ دەکەن ماک بەخوا گەنا دەگریا ئەرە تا هەر بەجددی قەت گریاوی ئەهرێ وەڵڵا سۆرە وەڵڵا بەجددی باشە دەڵێ ئەوەندی لەگەڵ لە بابتەوە نزیکی ینی لەگەڵ دایکرد ینی پەیوەندەکە وان نییە نا مۆزۆ سوعبەت و شتانە داکەم بڕێک جددیە و ینی زۆر دڵی پێم ڕۆژانە چەند تەلەفۆن لەلایەن باوکتەوە بۆ دێ بە قوڕان ئەمن و هەم ساڵح لەگەڵمە پێڕاناگەین
لەگەڵ باوکت ئارێ والله بۆچی چی دەوێت یعنی هەر لێ پرسین دەکەی لە چی چ هەیە زۆر دڵی- دەچمە لایڤ موزیک دەڵێت جمهوراتە دەرم ئالێت چپڵیاندا دەرم ئەوە ینی هەمووش دەپرس دەستی کاقادر ماز دەکەی قوربانی بەس سوپاس. حەز ناکەی نای باوکت خۆشە لە خۆت ئەرێ والله مشکلم هەیە ئەرێ والله هەر بەدزدێ مشکلم هەیە نای خۆت پێ خۆشە بەخوا من ناوم بەس وەکو نووسین جوانەگەن وەکو خینەوە ئەوەنە باشە تەها بەس یادگاری بابمە ینی گوناحاونە طبعاً باشە هیچ جوانکاریت بە خۆت کردووە کەپوم کەپۆ کەپوم لێرە بۆ وەختی خۆی دەڵی دەست بۆ بەڕاستی تاکسڕای بەس وەڵا دیار نییە. لێرە بوو لێرە تەمارە. زۆر ئەوەمان پێشوەی نەکرد عملیات وێ خۆهای نەدەکرد کە سوای تاکسڕای دەکرد دکتۆرەکە گوتی بە 6 خطوەی دەتوانین چار دکتۆر لەسەری بوون شیشکەباب بوو باشە تا چەند جوانکاریت کردووە بەجددی بەس لوتت ینی لەبڕۆ ئێستا بۆچی دەڵم ینی دەموچاوت زۆر قەڵەوترە لەوەکو پێشوان جوانتر بوویمە جوان بووی جوانتر بووی قڕب لێ بخۆم زوانە ئەمن قەدیم زەمان ناوەڵە ئەیام و زەمان لە قەدیم زۆر ناشیرم وەڵا سۆران کەپوم ئەوش 2014 ئەوانە کردیتم باش ئاخە تەزمێن و چیت کە ینی هیچ ینی فیلەر و بۆتۆکس نەکردو بۆ تۆکسمەنی چاوانم کردیا ئەمە دم چاوم زۆر ماندیات چکە زۆر سترێسم و زۆر فکر دەکەم و هەر زۆریش ماندیمە باش بەس جدولی خەویشم سفرە شەوان ساعت چەند دەنووی بە قورعان زوەکەی ساعت 3 ئەوانە دەنم سێ تێدەگەم باش هەتا دەژنوی دەبێ گۆرانی لە جۆ بێ بە قورعان هێدفۆن ناگۆرانی نا ینی خودبەی پێ دەکەم مەلایەکان پێ دەکەم سیاسەکان پێ دەکەم شاعر ئەوها یان دەبی دەنگێک بێ بەس نەکو کەم گۆرانی ئەگەر نانی دەبی دەنگێک بێ قسەک بکرێ چەند تاتۆتە ئەوە یەک دانەشم لێرە هەیە یەکشم لێرە هەیە یەکشم لێرە هەیە لە هیچیان پەشیماننی ناوەڵە کەیفم پێدێ باشە تەمارە هیچ جوانکاریت کردووە ئەمن طبعاً بە بەردەوامی دەکەی ئەدیکۆ ناوەڵە یان جوانکاری بزانێت بۆ جوانکاری ئەوەندە لوتی خۆت بەلاو ناشیرنە لوتم زۆر کەس وە دەڵێن دەزانی زۆر تەبیعیە پێشتر مشکلم نەبوو لەگەل لوتم بەس زۆر کۆمنتم وێت تەماڕە لە لوتت عملیات ناکە زۆر تەبیعیە بەس زۆر لە فەیسی دەموچاوت دێ وەڵا ئەرێ وەڵا ناحەزنێ ئەو چی پستقلێ بین کەواتە باسی ئەو کامێرەیە باسی جوانکاری و فیلەر و بۆتۆکس و شتانەمان کرد و سنتەری پیۆنی لەبیر نەکەین کە سپۆنسەری پرۆگرامە و بۆ سەری ساڵیش دیسکاونتێکی زۆر باشیان کرد و بۆ زۆربەی بەشەکان و خزمەتگوزاری زۆر باشیانەیە پێش ئەوەی ینی زۆر بە پرۆفیشناڵانە و ئەو کەسەی کە کار دەکات لەوێ بەڕاستی زۆر پسپۆرە دکتۆری زۆر باش و شارەزای لەیە و نرخیان زۆر گونجاوە و داشکانێکی زۆر باشیان کرد بە بۆنەی هاتنی سەری ساڵەوە هیوادارم پیۆنی هەڵبژێرن لە جادەی شۆڕش پەشیمان نابنەوە خۆشتان بێبەش مەکەن لە ئەم دیسکاونت و داشکانەکانی کە کردویانە لە ئێستا لە زۆربەی بەشەکان زۆر سپاس بۆ تەها قادر زۆر سپاس سۆران سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ بەجددیانی خۆشحاڵ بووم لە ئاڵلقەیەکی تر دووبارە بەیەکەوە دانیشتین کۆمەڵە گفتو بۆمان کرد نێژودانەنیشت بووین زۆر خۆش ئەبزانم ساڵ دەبێ پرۆگرامان نەکردووە ئارێوەڵە هیوادارم بەدڵی هەمووانە بی کە دەیبینن چۆن بوو ناوڕۆکی پرۆگرامەکە بەدڵت بوو بەڵا خۆش و بەس ئەوەی درۆیەکە هیوادارم ئەوانەی کە پۆستیش دەکەن لە سوۆشال میدیای جاری یەکەم قەی ناکە دەزام هەرکەت دەکەن باشە بە زاری دۆم ئامەکەشی دابنێن مشکلی نەبین چکە ناخۆشە بەجددی باش انشاءالله تووشی مشکلەی نابن سوپاس تەمارە ینی کە سەد نەشکاندین و میواندارەکەت قبول کردو هەرزانی لەگەڵم نەخەنی ئەتوو پێش ئەوەی کە ئەمن و ئەتوو لە ڕاگەیاندنی برادەربین پێشترش برادەر بووینەوە و ئێستاش هەر برادەرین و زۆر پێش خۆشحاڵ بووم ئێستا ئەوها بەرنامەی جوانت کردیەوە چی خۆت واز لە حرکاتی خۆت ناینی و سەری ساڵی نوێتان پیرۆز بی لە بۆ هەموو لایەکتان و لەبۆ تاها پیرۆزبای سەری ساڵی شکر مەجالە سەری ساڵی نوێ پیرۆز دەکەم لە هەموو کوردەچی بە شەرەف لە هەموو کوردستانیان هیوادارم ساڵی نوێ بەعکسی ساڵ ڕابردووپی و خۆش بی لە هەموو لایەک هیوای باشترینم هەیە ئیشەڵە دەشبینە دەوڵەت ئینشاءالله ئێمەش بۆ دوعای دەڵێن ئامین ئینشاءالله دەوڵەتێکی سەر بە خۆمانە بێ و ئینشاءالله ساڵی داهاتوو ساڵێک بێ پڕ لە خێر و خۆشی و لە هەمان کادا کەمترین ناخۆشی
ساڵێک بێ بۆ هەمومان زۆر زۆر تایبەت بێ ئیشاڵات تاهاش لە ساڵی ئایندا بەتانەکەی دەکاتە دوو نەفەری پارەی زیاتر ئیشکەم خۆش نەبووە. باشە زۆر سپاس لە ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر هەمووتان بەخوای گەورە دەسپێرین و زۆر سپاس دووبارە بۆ ڕووپا گروپ بست کۆمپانی ڕووپا گروپ بای سەرچاوم